کەواتە دیداری ئێوە و خومینی هیچی لێ سەوز بوو لە ئەوڵەوە کە بینیتان ینی هەڵوێستی چۆن بوو بەرامبەر بە کورد تێڕوانینی چی بوو ئێوە چیتان داوا کرد و ئەو چی وت هەڵوێست ئێمە هەیئەتێکی حیزبی دموکراتی کوردستان بووین داوای وەختێکمان کرد لە تاران بۆ دیداری خومینی موافقەت کرا موافقەتێکی یەک ساعەتی لە 11 تا 12 وەختێکمان وەرگرت کە لەو ماوەیەدا خومینی ببینین هەیئەتەکەی ئێمە تقریبا 7 کەس بوو پێم وابێ وام لە بیرە دکتۆر زیندەیات دکتۆر قاسملو زیندەیات کاغەنی زیندەیات کاکجەلیل زیندەیات نەبی قادری زیندەیات سەنار مامەدی و ئەمن من ئێمە بەشدار بوون هەیئەتێکی ئاوا ئەگەر کەسی دیکەشی تێدا بوو بێ نازانم محەممەدمێنی سرازی زیندەیات ئەویش لەو بەحسەدا هەبوو و ئەو سەعاتە چوینە تاران بە چارەجێک پاشتر لە 11 و چارەک چوینە ژووری خومینی جارێ لە پێشدا خەڵکی دیکەی لێبوو ژنێک هاتبوو قەندیە نابوو دەیکوت کوڕەکەم نۆبەتەی هەیە قەندی بۆیە نابوو تێپتفێ و بیبا بیداتێ چابێتەوە و ژنێک خۆی هێنا بۆ ژوورێ لەگەڵ ئێمە ئەوە لەگەڵ ئێمە بێت دەرکەوتەوە ژۆرنالیستێکی فەڕانسەویە خۆی قالب کردو بۆی بزانێ ئێمە نەتیجەیەک وەردەگرین ئەوانەیان تەسوێ کرد و دکتۆر قاسملو مەتالیبەکانی ئێمەی کورد خەڵکی کوردستان حیزبی دموکراتی کوردستان ماوەی 7 دقیقە زۆر ڕێک و پێک زۆر جوان و فۆرمۆلا بەڕاستی هەموو مەطلبەکانی کورد ماوە جوابی خومینی خومینی لە جوابی ئێمەدا دەستی کرد بە هێندێک شەتەحات کە ئەوان ئیسلامن و ئیسلام ئومەتی هەیە و ئومەت کورد و عەرەب و فارس و تورک و هەمووی دەگرێتەوە و فەرق ناکا و عەداڵەتی ئیسلامی وڵاتدا دەگرێت و عەداڵەتی ئیسلامی وادەکە و 15 دقیقەش ئەو لەو قسانەی کرد لە ئاخرەکەشی داکوتی خۆم نیشتومە خودموختاری بۆ کوردەکان بۆ خۆم نەمکتۆ بەڵام تاالەقانی کوتیویتی ئاەتوڵڵا تاالەقانی دکتۆر قاسملو زیرەکانە کوتێگەر وایە من لێرە بڕۆینە دەرێ دەڵێن ئەوەی ئاەتوڵڵا تاالەقانی کوتێتی قسەی ئیمام ئەوەی قوبول نەکرد هەستا کوتی ماندووم دەڕۆم ساعتەکەش تەواو بوو وەڵای هەندێکی مابوو چەند دەقەیەکی مابوو هەستا لێدا ڕۆشت ئێمە مای 5 کەسەوە لەوێ چ بکەین وڵا بۆ خۆمان هاتین دەرێ لە ڕۆیشتندا کوتی دەوڵەت ببینن مشکلاتی ئێوە لەگەڵ دەوڵەت چ بێ حەلی بکەن داوای پاسپۆرت توشمان کرد بوو بۆ فەلەستینەوە ئەوانەشتی بە دەوڵەت مەربوتن ئێمە پێیان دەڵێن داواتان چییە لەو بارانەوە جێبەجێ بکەن کە هەمووی جێبەجێ نەبوو تێگەیشتین ناکرێت لەگەڵی کەواتەوە سەرەتایەکی خراپ بوو سەرەتایەکی زۆر خراپ بوو بەڵێ بۆیە سەرەتایەک بوو کە لە کۆنگرەی 4 کە حیزبی دموکراتی کوردستان کۆنگرەیەکی 4 گرت هەرچەند زوو بوو بۆ ئەو کۆنگرەیە بەڵام ئەو کۆنگرەیە خەتی خۆی دیاری کردو بۆ بە خەتێکی کوردی و کوردستانی و سەر بەخۆ مستەقیل لە خەبات و تێکۆشاندا و لە ئاخریشدا کۆمەڵێکی لێ جێبوونەوە بە نێوی گروپی 7 نەفەر گروپی 7 کەسی